تاراوگەوە ئەوە هەیە من چوارباخەیە کە هەموو کات لەگەڵمانەیە بە خۆشی و ناخۆشیەکانمانە چێک لەوانی تر کاکە سیوەیلی جەمال عەزیزە کە لە خۆشی و ناخۆشیەکان هەموو کات لەگەڵمانەیە کاکە سیوەیل پشتیوانەکانی ئەو بۆ ئاژاران کە وعدیا بە ئەوەی کاک عوسمان حوسێن کە کرێخانەکەی بۆ تەرتیب کات دازان بەبێ لە کاک ئەحمەوە تەنسەقێکیان بۆ دروستکەم بۆ مەسەلەیە کاگاکەم سەرمامی ئەڵێ دیارە ئەوەنە تەژعی کردم کە بە پەلەت داوای لێ بکەم خۆی بگەێنێتە لای ئێمە ئەڵێ من بەس حەسەن زیرەک و مامرێ ئەڵێمەوە زۆر بەباشی کاکە ئەکەمجانکەی بە ئێمە ڕازی بوو ئێمە چاو ماجەکەین و لە خزمەتا بین کاک سەوێن محەممەد دەڵستا لە خۆشەویستان یەکێک لە خزمانی کاکە عومەر چکە من نەزانم کاکە عومەر تەگەرانیە بەڵامی تر خۆی ناوناوە عومەر گەرمیانی وەکو نازناوە کاگە نۆر ڕەحیم ئەنۆر تەگەرانی لە بەریتانیاوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ کاکە عومەرجیان چای ماچەکەم ئەو دیارە خزمەوە نیە وڵی خەڵم تەگەرانیەکو خزم وایە خەڵکی ئاکام سەرمامی ئەڵە تۆ وای حساب بکە کە حەسەن زیرەک و ماملێن نەمردون وڵی کاک ئاکامجان بە ئاواتەوەم زوو بگەیتە لە ئێمە بۆ ئێمە بەرنامێکی جوانە بۆ بکەین بۆ دەنگە ڕازاوەیە کاکە سیوەرجیان ڕێز و خۆشەویستیمان قبول بکە خۆشەویستان جارێکتر دووپاتێکەمەوە ڕادیۆی گەڕیان ڕادیۆی هەمووانە مڵکی کەس نییە دەستەمە هیچ کەسێر نییە ڕادیۆیەکی ئەهلی سربەخۆی بێلایەنە بۆ خزمەتی هوەری میلی و هوەرمەندان و کولتوری نەتەوەکەمان دامەزراوە بەڵێنتانینی هەروە بمێنینەوە بەو شێوەیە هەمومان لێرە خزمەکارین لەبەرەوە ئەوە ڕەفز ناکەینەکەی کەسێک بێ هاوکاری ئەو کارمەندە خۆبەخشەمان دوونە ناسانە بکە یاگە سپۆنسەرێک بێوێت کە بە ئەرک و مادووبوونیم برا ڕێزانە بزانێت و ڕێکلامەکانیان بێن نێرە سپاسێنەکەم کاگومەرجیان تۆ چی تێ بەوە دەرەکانە وڵی من چاوی یەک بە یەکیان ماجەکە سپاسی باسپاسێکی ئەوانەش بکەم کە هاوکار من کاگڕێواری مەلازادە چاوی ڕاستی ماجەکەم کە ئەوەنراوەیەکی تازەی یاومەتێ لەگەڵ گروپی لور ڕاوێستا خەریکی کاری تۆمارەکەین کاگمیدی حسێنیش پێدات چوونەوەی بۆ هۆنراوەکە کردووە هۆنراوێکی جوان و ئاوازێکی خۆشی کوردەواریانە ئیشەڵا بەرهەمیێنین عومەرگەرمیانی ئەو کەم بزانم لە هەموو زروفە ناخۆشەکانە لە قەیرانەکانە لە ساڵی ڕابدوو لە گرانیەکانە لە قات و قڕێکانە هەموو ساڵەکانی ئەم وەکو هوەرمەندانی هەر دانیشتەکانەکات و بەخۆشە لە هوەرمەند ینی وازانێت کە هەر گعدە و باخ و شەوچەرە و عید میلادەوەی کردبا بەوە هوەر نییە هوەرەوەی تۆی نەبێت ساڵی جارە کلیپێکە هەبێ بەرهەمێکە هەبێ سیدیەکە هەبێ ئەلبومێکە هەبێ تۆ ئەو کەسابەتە بۆ خۆت یەکەی براکەم دوایش هەڵە من هوەرمەندێکی وا ئەوەنە نازانم پێگەم هەیە ئەوەیان جایە تۆ کە کاری هوەری بەشدار نەبی کە لە کارێکی خۆبەخشا بەشدار نەبی لە کارێکی نەتەوەیەتیە بەشدار نەبی لە بۆنەویادێکا بەشدار نەبی کە عیلاقەی بە نەتەوەکەتەوە بێ ئەیتر تۆ هەر دیارە هەر کەسابەتی خۆ دەکەی ئەوە ناچێتە بواری چالاکی کاری هوەریەوە بەس عومەرگەرمیانێک و باسم کرد هەموو نەورۆزێت لەگەڵ ئێمەیە بووە هەموو یادێکی هەڵەبجا هەموو بۆنە نیشتیمانیەکان هەموو یادی ڕاپەڕینەکان ئەتوانم بڵم بۆ چالاکی بۆ مناڵانی نەخۆش و تالاسی ما و خۆبەخش و لە هەموو شوێنە وجودیە بووە بەدەل لەوەش زۆربەی ساڵ بەرهەمیە بووە کاک عومەر ئاخر بەرهەمت چی بەدەستەوە ئێستا لە ئێستا وڵی ئێستا ئەو گۆرانیە ناڵم ئاوازەکەی فۆلکلۆرە بەڵام نەختێ دەستکاریمان کردووە 2020 شابەرهەمێکی بەڵێ ئەوەی سۆفی گۆشی خانەقام ئەوی ژهۆنراوی مامەسایە من مکریانیە کە لە ئەخیری کتێبەکەی ئاگەرسێریکەی لە پەڕەکەیە ئەڵێ ئاگری سینەم بڵێ سەیدێ وڵات ڕۆشن دەکە ئەو دەمەی خۆمەک دڵۆ پێ دەچمەنێ و دەریای عەدەن ئەوە ینی ئەو منە هۆنراوەیەم کرد بە گۆرانی ئەوەش ئێستاش کارێکی توانم بڵێم لەوە جوانترم کرد ئەو کلیپیشە بۆ کردوانیە بەڵێ لەگەڵ گروپی لۆر مۆسیقای لۆر دەستخۆشی لە مامۆستا تار و هاوڕێکان یەکەم بەرهەمێکی زۆر جوان بوو دەستە خۆش بێ هیوادارم سەرکەوتوبی هیوادارم بەردەوام بیت وە کاک عومەرگەرمیانی چەندین بەرهەمی دووقۆڵی لەگە هوەرمەندە ناودارەکان هەیە لە ناودارترینیان کە زۆر دەنگیاوەتەوە لە ناو خەڵکە لە ناو هوەری میدیا ئەوەی کە لەگەن نوری گەرمانیە بەڵێمێکی زۆرتانەوە بێکەوە بەڵێ لەگەڵ نوری گەرمانی لەگەڵ چەند کەسی تر ئەو وڵی لەگەڵ کاگڕێبازانیان کە جوان منم جار ڕخنەشم لێ گرتوی زان شۆنە کە جوانن ئەوەی کە جوانەکانەکانم بۆ لە قسەشا جوانی قسەی وشەی جوان و خراپێ وایە تۆ بتێ نەتەوێ بەحرە هوەر بەحرە ئەنواعیتیەکەوێ بەڵام کاری جوان خۆی هاوارەکات من لەگەڵ زۆری هوەرمەندەکان لەگەڵ کاگڕێباری مەلازادە لەگەڵ نەریمان مەحموود لەگەڵ کاگنووری گەرمیانی لەگەڵ زۆری هوەرمەندەکانی شاری هەولێر لەگەڵ کاکفاخیر هەریری لەگەڵ ئێرانەکان بەڕاستی لەگەڵ مامۆستا عەلی سەردەچیش
گۆرانی وتووە بەڵام حیف ئەو کاتە کامێرە شت نەبوو ینی لە شت زەماوەندا لەگەڵ زۆر لە هونەرمەندە ناودارەکان گۆرانی وتووە بەڵام ئیتر بەڕێز ئاگاداری من بەدەر لەوە کاری هوەری تایبەتی ژەکەم کاری هوەری ئەوەیە کە تۆ ئیشێکی جوان بکەی لەگە گروپێکی جوانە ئاوازێکی خۆش هەڵبژێری باسم کرد لەبەرەوەی تۆ جیاوازی لەوەیە کە ینی بایەخ بە هونەرەکە شتێ ینی بایەخ هەر بە پارەپیاکردنە لە ڕێهونەر ئەوانی کە پارە پیاکەن لە ڕێهونەرەوە دەستیان خۆش بێتکەوە حەقی خۆیەتی لە هەموو دنیای هونەرمە دەبێت بژی بە هونەرەکەی بەڵام ئەبێ بە شێوەشی تیاابێت کە تۆ ئیشیش بە هونەر بکەیت ئەبێ کە پێت تو ئێسایتە بەرنمەیەکە وڵە کاری هونەری و چییە خۆ تۆ ناتوانانی بڵێ من دانی شتێکم هەیە سیدیەکەم هەیە ئەوە بێ کارێکی هونەری لەگە گروپێکی جوانە ئەوە کاری هونەری پێڵن بادەمە چینە لای بەرهەمێکی تر بەسەر چاو هەر بەرهەمێکی دووچواریکە ئەو بەرهەمە کاک جەزا گۆرانی مامۆسامیدی حسێنە ئەڵاکاتی زەڕەنگەر بەڵام پێم خۆشە من بێڵێمەوە پێم خۆشە ئەو شتانە زندووکەینەوە مامۆسامیدای خۆشەویستە وەکو تۆ حەزەکەم و گۆرانی کاستیوێ جان خۆت گەورە و برامانی خۆشەویستمانی برازامانی کاستیوێ لەڵە گەورەی منن کاکارزان مححمودیش بە هەمان شێوەڵەیە لە بەریتانی ئەوساوی هەیە بەڵا چینە لای گۆرانیەک کاکارزانیش بامان شێوە سڵاو ڕۆزی نادو لە بەریتانیەوە چای ماچەکەین کاکتەها ڕەمەدانی نابینم سەر چاوەی ڕوون لە وشکە ساڵی ئەو ساڵ نابینم سەر چاوەی ڕوون خەمی دنیا هاتوونە لەسەر شانم کۆوە بوون ئەگەر دەبی بە لەیلێ بۆ خۆم بم بە مەسنون ئەگەر دەبی بە لەیلێ بۆ خۆم دەبم بە مەسنون زارت هێندە بچووکە چۆنت قسە پێکردوون زارت هێندە بچووکە چۆنت قسە پێکردوون نیگای تۆ پەریشێوە بەندی دڵ دەپسێنێ نیگای تۆ پەریشێوە بەندی دڵ دەپسێنێ باڵای وێنەی عەرعەرت کەپری دڵ دەڕوخێنێ لە ڕێز و تەسێوەکەت عەقڵ و هۆش دەوەستێنێ لە ڕێز و تەسێوەکەت عەقڵ و هۆش دەوەستێنێ ماچی لێوە ئاڵەکەت گشتگەنجی قاڕوو دێنێ ماچی لێوە ئاڵەکەت گشتگەنجی قاڕوو دێنێ یاڵە کاچی زێڕەنگەر زێڕ و گەوهەر تەواوە دوگمە و دۆڵا بولیرە لەسەر سینەی ئاماوە ئاڵ و گۆڕ دەسازێنێ گازدارەی پەرچەم خاوە وەستا بمکا بە شاگر وەی دەبەم چای و قاوە لەبەر یەوجوو تەساوە ئای لەبەر یەوجوو تەساوە ئەسپە کوێتیم زین دەکەم بۆ خۆم دەچەم بۆ ڕاوێ کاسیان لە بەستەی دەکەم بۆ خۆم دەگرم سەرڕاوێ ڕاوی من لە هەرجێبێ لە پژماڵی داوداوێ ڕاوی من لە هەرجێبێ لە پژماڵی داوداوێ باڕەکەوی کوێستانە بۆ خۆم دەگرم بەرداوێ یاری من خۆی شەجوانە وەسفی کەسی پێناوێ یاری من خۆی شەجوانە وەسفی کەسی پێناوێ بازەیە برۆکەوان هەولت دا بە چەندان چاو بازەیە برۆکەوان هەولت داوە بەو چەندان نەوت
چوار پۆین یەکە نەو چوار پۆین یەکە بەستەکەی ڕادۆی گەڕیان نەو چوار پۆین یەکە بەستەکەی ڕادۆی گەڕیان کاک جەزا پێشکەشکارە کاک جەزا پێشکەشکارە و بەرپرسی هونەرمەندان لەولاوم بۆ وەستاوە جێگری کاک جەزایە ئەک نەناڵێ کاک بورهان با کاک دابان بۆم خۆش بێ با کاک دابان بۆم خۆش بێ لێرە هەنداکو ئێران با کاک دابان بۆم خۆش بێ قەدری ئەو لەسەر چاوان دەیدە گرمەی لێبێنە دەیڵێم کەلیمەی تازە ئەوڕۆ لە ڕادۆی گەڕیان ئەوڕۆ لە ڕادۆی گەڕیان بۆی دەڵێم کەمە کەمە هەمچی دەڵێی قەڵەمە هەناری گوڵ بەدەمە بەرتەقاڵی عەزەمە هەتا ماچی کەیکەمە گوڵمەی دەڵێ کوێستانە ئەگریزەی دەڵێ تەمە هەیدینەکە باوا بێ لێم هاڵاوە ئەو خەمە بەندی من ڕاستە و خۆیە بێدەفتەر و قەڵەمە بەندی من ڕاستە و خۆیە بێدەفتەر و قەڵەمە بە جادوگەر مەشهورە دوو چاوی پڕ لە نازی لە هەر کەسێ بڕوانێ دەیخاتە داوی بازی بیر و باوەڕ و هەستی دەتخەنە سەر ڕێبازی مەندیلەی سپیان ڕێدا لە تاوی مەلاو قازی مەندیلەی سپیان ڕێدا لە تاوی مەلاو قازی جوانی وەک تۆم نەدیوە گەشاوم گەشتان دەران جوانی وەک تۆم نەدیوە گەڕاوم گەشتان دەران سنگت ببری یەکشەوە تازە هاتوونە سەران لێنووسی سەر لێنووسی بەختی زانا و نووسەران دەبا باڵات وەڕازێ 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 بە پەشمینە و مەخمەران جەژنە و جەژنە دێیە دەر بۆ بەردەرگە و پەنجەران جوانێکت هەمووی دێنێ مەڵکی گشتێ ڕەنگەران مەڵکی گشتێ ڕەنگەران یاڵا کاچی زێڕەنگەر زێڕ و گەوەرتەوەوە دوگمە و دۆڵا بوو لیرە لەسەر سینەی ئاماوە ئاڵ و گۆڕ دەسازێنێ نەزارەی پەرچەم خاوە وەستا بمکە بە شاگرد بۆی دەبەم چای و قاوە لە بایار ئەو زوو تەچاوە دەست خۆش کاکێ منجان بەڕاستی ئەسپی کاکێ من زۆر زۆر خۆشە من بە خزمەتی نەگەشتم وڵایەوە ئەم گەنجە تازە پێگەشتووە ئەمە یەکەم جارە لە چارەچەکانی خۆمانە بیبینم دەستی خۆش بێت هیوای دو ڕۆژێکی زۆر باشتری بۆ خوازم وڵا کاک عومەر بە لە کەلیمەکانە باس هێشتی کرد ئەڵێ بەندی من بەبێ هێنا قەڵەم و دەفتەر پێم سەیرە ئێمە بەندبێش من نەبینی سایچیەک دەفتەری پێیە لەگەڵ ڕێزمە بەند ئەوە بەند نابێ ئەگرێ بە گۆرانی دانرا مەسەن جاران مامەسای ماملەی نەمر بەبێ دەفتەر گۆرانیوتە لەبەر شعرە جوانەکانی شاکە بەس کەوتە بەندبێش ئەگە بیرە مابێت تقریبا ساڵی 2000 و نەوەڵە 2005-6 بۆ بزانم بەرنامەیەکمان کرد ئێمە بەرنامەکە هاوبەش بوو لە بینی تەلەڤیزۆنی خاک و تەلەڤیزۆنی گەلی کوردستان بەیەکەوە بەناوی پێشبڕکێی هونەری میلی لە چاخانەی شعب من ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەکە بووم تۆش بەشدار بوویت هەیە لوجنەکەشمان لوجنەیەکی تەحقیمی زۆر باشمادانا بوو ئەو لوجنەی دادوەریەکە بەڕەحمەت بێ سابر کوردستانی ڕەوانی شاد بێ ئەو یەکێک بوو لە ئەندامانی لوجنە لەگەڵ مامۆستا چالاک کە مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکانە کاک محەممەد مەردان لە کۆمەڵی کەلەپور نازانم چی تر بوو بەهەرحاڵ 4-5 کەس ئەم لوجنەی دادوەریە دانیشتە بوون مەبەستم لە بەندبێژیە شتێکمان دانابوو تورەکەیەک دەستی پێ کرد یەک وشە بۆ دەرەچوو باشیر وشەکەیە لەسەر فەیسبوک بوو یا لەسەر مۆبایل بوو خراپەکەرانی مۆبایل بەڵێ بەڵێ ئەوە بوو هەر لەوێ بەندەکانداندانە مەسەن دوو هونەرمەند ئەبووای تر لەسەر فەیسبوک مەسەن گۆرانی بڵێن کە چی و چی نیە و ئەمە پێوترێ بند ینی بند بەوە ئەوترێ لێە دای بنی ینی بەندبێژی بەڵێ جاران کوا دەفتەر و قەڵەم ئێستا ئایپادێکی گەورەی پێیە ئەم کەلیمە سەریعانەی تیا نازانم دەفتەرێکی پێیە لەگەڵ ڕێزمە
سا تۆ گۆرانی وەفایڵێتەوە ئاسایی شعرەکەی دانی کە لێداونەوە بەڵام بۆ بند پێویستەکە کە وەرەقە و قەڵەم نابێت لە بەندبێژی دەرەچەوە زانی چۆنەکە جەزا خۆی بەندوتنیش ممارەسەیە تۆ ینی من بەڕاستی ئەوەی کە هەموو شتێک ینی تۆ هەموو ڕۆژێ پێشکەشکارێکی بەڕێزیت هەموو ڕۆژێ مەسەلا چەند هونەرمەند دێبانەکەی زیاتر ممارەسە پێیاکەی منیش بەڕاستی جۆم لە بیدایەت کە مناڵ بووم جۆم لە گۆرانەکانی مامۆستا سعید عەلی سەردەشتی ڕەسوولی نادری ئیبراهیم قادری ئەمانە ئەگەر ئەسا بەجددی نەک بڵێم وەڵای لێرەش باسی کەم گۆرانی مامۆستا حەسەن و ماملێش شاگەڵێمەوە من وڵی ئەگەر بتوانم ئاوایەکی گۆرانیشانە بۆڵێم لەواتێ کاکێ من ئەوە پرۆفی ئەوانەمان نەبێت گۆرانی مامۆستا ماملێ و حەسەن زیرەک بەسەر بەڵام کاگەرجمەند هەورامی وەرەگەین هەچێکە بەبێ مۆسیقاش بەبێ ناگەڕم بێ ماملێک ما بڵێن کاگەرجمەنی هاوڕێ و خۆشەویست و برا سڵاو لێ بێ هونەرمەندە دێرینەکەی هەورامان و کوردستان کاکە جەزاگیانم کاتەوە هەموو کاتێک و باش سڵاو ڕێژ بۆ تۆ براکەم بە قوربانەوە من نازانم ئەگەر لە دووری شۆهەر بێبیستی جەنابەت بم ینی تریسکایەک ڕۆشنایەکەوێتە دڵی هونەرەوە باوەڕم پێ بکە من پێرێ خۆم دنیاک چێژم لە گۆرانەکانی تۆ بینی کە لەناو ڕادیۆگەی سیارەکەی خۆمەوە ڕۆشتم ڕادیۆ گەڕیان پەخشێکرد لەگەڵ سەدیق ئەفرابیانە ینی دڵم بەکرایەوە بەو میلۆدی جوانانی ناوچەی هۆرامان و بەدەنگە ڕاستانەکەی هەردووکتان بە قوربان و کاکە جەزاگیان خۆی گەورە داواکارم ئینشەڵا خواتەوە بۆ ئەم هونەرمەندانە بێ لە چونکە بەڕاستی تریسکایەک ڕۆشنایی لەم شارەیە هەبێت لە کوردستانە هەبێت کەسێکی وەک جەنابەت خۆبەخشانە ینی بەڕاستی ئومێدی بۆ هونەرمەندان گەڕانوێتەوە هیوادار ئینشەڵا ئەم بەهارش هەرچەند بەهارەکەمان لە پەڕ ناچێت ئینشەڵا بەم هیواداری ئینشەڵا خۆی گەورە بارانی ڕەحمەتی بارێنە بەهارەکەمان تەڕ بێت جەنابیش هەوڵ و مانوبوونێک بێت کە ئینشەڵا نازانم زۆربەی کۆڕ و کۆبوونەکانە ئەبینین تەناو ئەبزانم ڕێگری لە هونەرەکرێت بۆ ینی بەهۆی فەتای کۆرۆناوە هیوادارم خۆپارێزی شتێکی باشە بەڵام هیوادارم جەنابەت چۆن هەمیشە لە هەوڵاوی بۆ هونەرمەندان هاوا بۆ ئەم شارەیش هەوڵ بدەیت کە ئینشەڵا شتێکی هونەری تاکە هەرچەند من خۆم لەوانەیە بڵێم بۆ خۆم لەبەرەوەی بەڵام بۆ هونەرمەندانی تر بۆ کەسانی تر بۆ ئەو خەڵکانەی کە ڕووەکەنە پایتەختی ڕۆشنبیری با بێناز نەبێ ئەم ساڵی بارەکەمان بە خێراتی کاک عومەریشەکەەوە کاک عومەر هاوڕێکی دێرینی منە دەستخۆشی لێکم سپاس کاگەنجومەنجان کاگەنجومەنیش هونەرمەندێکی ناودار و بەتوانایە و بەڕاستی کاری جوانی هەیە بە قوربانم چاوتان ماچەکەم برای ئەزیزمانی کاکەنجومەنجان بە قوربانە بوو بە قوربانم کاک جەزا حەزەکەم مەیدانیان ڕۆکیژێکی ژێر بۆ ئەوروان با من لە خزمەتان نابم ینی شتەکەی تەجید کرابێ کۆمەڵی هونەرمەندی ئەو دەبەرە پێمان خۆشە بەسەری بکەن ینی بەڕاستی ینی ئەوە کاکدابان لەو دیوە دەمێکەوە تەکبیرەمان کردوین هەر لێ بەرنامەیەکی تایبەت بۆ زۆربەی هونەرمەندانی ناوچەی هەوڕامانەکەین چاوی مازەکەم کاکە برام ڕێزە خرمەتمە هێبووی بە قوربانە بم چاوی تۆ مازەکەین ڕێزمان هەیە بە قوربانە کاک جەزاگیان کاتان نەگرم کەرها لە خۆشەویستی جەناب تا پێم خۆشی و بەشداری بکەم لە بەرنامەکەتانە بە قوربانە دنیای ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ جەنابەت چاوی منی قوربانم هەموو کاتێکتان باش و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم کاکەرجومەنجان سپاس دەکەم لەسەر ئەوەی وتەکانی کاکەرجومەنی هاوڕێم ڕاستەکات دوێنێ فستیڤاڵی سینەما پێشکەش کرا لە هۆڵی داخراوە کە مای شانازی بۆنێتەوەکەم بەڕاستی گریانی پارێزگاری سلێمانی لای من فرمێسکەکان و گریانەکەی بەهایەکی خۆی هەیە چونکە گریا بۆ شتێک کە ئەڵێمە یەکەم جارشتی وە ببینم لە کووردا داهێنانی شووا گەورە بکرێ من ئەمڕۆ لای جەنابی پارێزگار بووم پێشەوەی بێمە ئێرە تقریبان کاتژمێرێک پێش ئێستا بەڵێن ئێومان لێوەرگتۆ کە ئێمە توانین چالاکی بۆ نەورۆز بکەین چکە معقول نییە لە دەشتێکی فراوانە و کراوەیە بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی خۆپارێزی ئەوە هیچ بیانونی بڵی کۆرۆنا بڵاوێتەوە کۆرۆنا لە شوێنە داخراوەکانە لە یانە شەوانەکانە لەو شوێنە داخراوەکانە لەو هۆڵانی کەەوە سەرکردەی حیزبەکانی باشوور و ناوەڕازیان لەو شوێنانی کەوتە دوسێ ڕۆژترێمە استقبالی پاپای ڤاتیکانەکەین بە حەزوری 10,000 کەس بۆ کۆرۆنای پڵەوە بێتەوە تکایە بڵێ ئەڵێ کۆرۆنای پێوەنی ئەو برادێتر ئەمارە حەکیمە چیەوانە هاتن ئەنی تکایە ئەنی ئەبێت ئەبێ ئەو بزانین کە نەورۆز جەژنی نێتەوەکەمانە ئێمە نەورۆزەکەینەوە من پێشتر وتبوو نەورۆزەکەم ئیتر ئەگەر نازەم سزاکەی زیندانیش بێ قبول مەیخەمە سەرم لەبەرەوەی ئێمە کاتی خۆی چوین تایەکمانێنەوە بزانام 50 شێ بڵێن لێ تا تایەک دوو تایە گەنجێک کۆی کردەوە نەورۆزێک کردەوە لەم کۆڵانە کاکەڵ ئێستا بۆ نەورۆز نەکرێن بە بیانی کۆرۆنا ئەمە 2 ساڵە ئێمە بە جێبەجێکردنی سەرجەم ڕێنمایە خۆپارێزەکان ئەبێ هەموو کەسە خۆی پارێزە لە کۆرۆنا چکە کۆرۆنا ئافاتێکە هیچ سوعبەتی لەگەڵ ناکرێت ئێمە باجەکەیمان ناوەکو هونەرمەندان
سێ هونەرمەندی زۆر ئەزیزی لەم شارەیە لێبردین، سێ هونەرمەندی ناودار هەتا چاوشین و سابر کوردستانی و کاگەمجەد عەبدول کە لە بیرمان ناچێتەوە. لەبەرەوە شتێک نییە ئمە بڵین کۆرۆنا نییە، کۆرۆنا هەیە خۆمانە پارێزین لە قاعیدا خراوە هیچ شتێک ناکەین، بەڵام لە دەشت و شاخ و کێوەکانی خۆمانە جەژنی نەورۆزی کوردان پیرۆز دەکەین، چونکە بمانەوێ نەمانوێت گەشتیارێکی زۆر ڕۆکاتە کوردستان. جەژنی نەتەوەیی دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد، بۆ ئەم شارە، بۆ بژانەوەی ئابووری لەم قەیرانەدارەیە کە هیچی شوکار و کەسابەتێ نییە. ئەگەر هەموو گەشتیارە زۆرەی شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق ڕوو بکەنە سلێمانی، کرانەوەیکی ئابووری زۆر باش ڕۆیە، لەبەرەوە بێن نەورۆز بکەین و پیشانی بێگانەکانی بین بڵین ئەمە جەژنی نێتەوەی کووردە، هەموو کەسێ جلوبەرگی کاڵای کوردی بپۆشێ، دوکانی جلوبەرجی کوردیژە بژێتەوە، ئەوانەی کە جلوبەرجی کوردیە دوورن ئیشیان نەجوڵێتەوە، ئەوەی کە ئەو ڕۆژایەتە دەرەوە شتێکە فرۆشێ دێنی. ئەمە هەر لە خۆیان بژانەوەیەکە و شارەکەمانی پێبژێتەوە. ئەچین لە کاک عومەر، ئەو من جوابی کاکە ئەرجومەنمایەوە حەزەکەین مابلەیەکمان پێشکەش بکە شتێکی وەڵا بەسەر چاو پێتان خۆشە بە مۆسقاوە بیا بە ئەراوات دە باشە ئەو شەشتەمان بۆ لێ بە ئێڵێ وەرە ڕوو بەخاڵ. تۆ گۆرانەکانی ماملێ چەند ئالەتێکی پێویستە جوابانەوەی تایشتی تایە. من بەڕێزە لەواچێ لە نزیکەوە ئاگاداربی، من گۆرانەکانی مامەستا ماملێ حەسەن زیرەک زوربەی زۆریشیم لەبەرە، چکم زۆر لە هونەرمەندەکان لەواچێ هەر مەجموعەیە گۆرانیان لەبەر نەبێ. بەڕێزە لە نزیکەوە ئاگاداری من و کاگڕێبوار زۆر متابعی ماملێ و حەسەن زیرەکەکەیت. وەڵا بێگومان قوربانە من هەروام کردووە. خفلين عايشة ومريم وكشف شايتيام رودا والنسارى فريد يشبال شايتيام رودا والنسارى فريد يشبال خمرويني درداني بو بدردم نزاني لارا لاري بەزنەی دێ خێرگەی پاوانەکانی سەرتۆتیها مجوانان ماڵە بابەکەمکانی لە هەولێرێ بەڕێکە و بۆ شاری سلەیمانی لە هەولێرێ بەڕێکە و بۆ شاری سلەیمانی هەی ماڵە بابم مشتەیە لێواڵدەم بە خەندەیە جا لە بەرەولێ وەی دەمرم شیرنەوە گەڵ قەندەیە ئەو لێکدانە وەی ناوێ وەرە ماسێکماندەیە ئەو لێکدانە وەی ناوێتە وەرە ماسێکماندەیە سووری دەڵێ جێلاسی ناسکی دەڵێ ڕێواسی سووری دەڵێ جێلاسی ناسکی دەڵێ ڕێواسی لە مابینی هەردوو ڕێم و تۆ یەکمان ناسی یارم بیانۆم پێدەگرێ بۆ کڕینی یەک کراسی یارم بیانۆم پێدەگرێ بۆ کڕینی یەک کراسی هەی ماڵە بابا کەمبان و دینم لەسەر دینی تو ماڵە بابا کەمبان و دینم حیفە بۆچە میزوانی لێی تووڕەدا بێخاس و داوەرە بمدا ڕێماسی زوانی خوددا جوان کردو داوەرە بمدا ڕێماسی زوانی خوددا جوان کردو داون داسمات دورة ورا روبا خاويا بسريا هذا وداسمات لم
أفلين الناشي ومريم وكشاف شايتيم روداوان نزاران فريتي شباب شايتيم روداوان نزاران فريتي شباب کاک ئەکرەم هەورامی ئەو شار هونەرمەندێکی خۆشەویست و برای کاگەرجمان هەورامی لە دەستخۆشی بۆ برا و پشتیوانم کاگەرجمان هەورامی برام قسەکانی بەرز دەخێنم پێشنیارەکانی جێی خۆیەتی بەشگیری دەکەم یە سەرکەوتوو بن من لە کاگەرجمان تێگەشتم وەڵام مەبەستمە خۆم بەشداری بکەم مەبەستمە شارەکەمان بێناز نەبێ پایتەختی ڕۆشنبیریە پایتەختی ئەدەبە کاکە وەڵی دوو بەهار تۆ دوو بەهار بێ جوانەمەرگ بکەی خۆشەکانی خەڵک زەوت کە ئەمە هیچی پێ ناوترێ کاک کامیلتایر ئەلە سڵاو لە کاکزای گوڵ یاخوا سەرکەوتوو بن هەمووتان بە خێرات نیم یانە بەرزەکانەکەم زۆ سپاسەکەم کاک کامیجان چاو ماجەکەم کاک عومەرجان من نزیک بوومەتەوە لە کۆتایی بەرنامەش وڵی کۆتایی زۆر ناخۆشە زۆر شەمان نییە بەری دنیا فراوانە کارجەزا ئێمە بەیەک جار و دوجار تەوا نابێن ئێمە ئەم ڕادوەیە کە بەڕاستی بۆ خزمەتی هونەرمەندان دانراوە بەڵێ من پێم خۆش بۆ تۆ بەرنامەی بکرێت لەگەڵ ئامێرە میلیەکانە بەڵێ بەڵێ جاری ترش قسەمان لێ کردووە ئەسەکەین جارێک چکە من جاری ترەوەم لە کاک عومەر بینیوە لە فیستیڤالێکە کە ناوی فیستیڤاڵی کەلەپور بوو بەڵێ کاک عومەر و کاک ئەحمەد دەروێش لەگەڵ تابلۆ پارچێ و لەگەڵ سەمای سنتورۆن جوانترین مەشیان پێشکەش کرد کە لە هەوڵی ڕۆشنبیری هەتا ئێستا ژۆ بەرهەمانە بەنەمری ماوەتەوە بەڵێ وایە لەبەرەوە من زۆرم پێخۆشە کە تۆ چی کۆتایی قسەکانت چیت هەیە بۆ ڕادیۆی گەڕیان چیت هەیە پێمان بڵێ چی بکەین باشە چیمان کردو باش نییە بەڵێ سوود لە هەموو ڕخنە و پێشنیارەکانی وەرەگری وڵی کاک دەزاجان دەستخۆشیتان لێکەم ئێوە بە خۆبەخشانە لەم ڕادیۆیە کارەکەن چ ئەو بەڕێزانە چ کاکە دابان چ ئەو خوشکە بەڕێزانە بەڕێزە هەموو کارمەندەکان چاوی یەک بەیەشان کاک بوران هەمویان ماچ دەکەم بەڕاستی ئێوە ماندوونە ناسانە لێرە کاری هوەری پێشکەشەکەن لەم کاتەیە لەم قەیرانەیە لەم کاتە ناخۆشەیە کە زۆری ئیخبارەکان هەمووی لەسەر شەڕ و کرۆنا و ئەمانە بەڵام بەڕاستی تۆجێ دەستخۆشی لە تۆکەم کە تۆ ئەمە و نەوەستانوە بەڕاستی پێشکەوتووە خەڵک بە دڵێتی جۆ لە ڕادیۆکە بە تایبەتی ئەژیرێ بڕواکە زۆر لە کەناڵەکانی داپۆشیوە منە ڕێزم بۆ کەناڵەکانی ژەیە پێشتر کەناڵەکان مەسەلان گۆرانی بێش هەبووە چوو هۆنراوەیەک یا ئاوازێکی پێشکەشە کرد بە شێوەیەکی کرد جوابیانایەوە بەڵام ئێساوەتەی ئەمە هاتووە خزمەتێکی زۆر بە هونەرمەندانەکرێ هونەرمەندەکان زۆربەی زۆری ئەوەی کە دیار نەبوون دەرکەوتونەتەوە لێرە من دەستخۆشیتان لێ دەکەم ئیشەڵا بێ بە کەناڵێکیش پشتیوان بخوا ئەوە شتێکی باشتری ژەبێ ئیتر ئەو کاتە کەناڵەکان خۆیان بە دوای هونەرمەندەکان ئاگەڕێن ڕاستەکە عومەرەوەی کە ئێمە هەریان هەر ئەوە بوو ئێمە جوستمان هونەرمەندەمیلەکان خۆیان شوێنێکی خۆیان هەبێت بەڵێ کە بەڕاستی ناکرێت لێرەوە بەواستە واستەکاری یا هەندێک بە خزمەتی و وابوو ئەم سەرۆسەر تاکو هونەرمەند دێچێتە کەناڵەکە بۆی هەر یەک کەناڵ یەک هونەرمەندێنی هەموو بۆ نێگەرەوە هێننەوە ئەوەنە دەریەکەن ئەیکەن بە پاڵەوانێکی زۆر قسەشە فەرمی زۆر لە کەناڵەکان ئێمە بە چاوی خۆمانەمان بینی ینی لە جەژنەکانە دوو جەژن هەبوو ڕەمەزان قوربان بەڵێ ئەم بینی هەرو مەزموعە گۆرانی بێژە بوون باشە ڕێزم هەیە ینی تۆ ئەو هەموو هونەرمەندە هەیە ئەو هەموو کەسە شاعیر و ئەو هەموو وینایە بەسەریان کەرەوە ینی من خەڵک هەبووە هونەرمەندێکی ناودار ناوی نایەنم لە ئیسعلامەتەکە بە نووس سەعات ڕایان گرتووە ئایا من ڕەوای حەقا وەڵای کاک عومەرجان ڕەوای حەق بێ من حەزەکەم زانی بۆ ماوەی ساڵێک زیاتر بەرنامەیەکە بوو تایبەت بوو بە هونەری میلی فۆلکلۆر تەنها من بەسەر نەکرامەوە وەکوە من هیچ هونەری میلی نەزانم ڕۆژە لە ڕۆژان بانگ نەکرام بۆی کە قسەی لەسەر هونەری میلی بکەم یعنی ئێمە خۆی دیارە ئێمەمانە پەرێز خراپی هونەرمەندانی میلی بیرمان لەو کردەوە فەرمەوە کەناڵ و ئێمە شەتوانین خزمەتی خۆمان لە کاتی مانگرتنەکەی من خۆم ئاگادارم کە تۆ بەسەر پیکابێکەوە لە هەموو حتا ئەخیری ڕۆژەکان لەگەڵ مۆسیقا و کاک زایر جەلال و کاک عەلیارە و خۆمان کە بەشدار بین بە ڕێز هەستای بەویشە ئەو کاتە ڕێزم هەیە ئەم کەناڵانە لە چۆ بوون بەزەوە ناڵم والله ترجع ئەوە هیچمان ئەگە بۆ حساب کرا میلەتەکەمان پێی بزانێ ئەو بەسە کاگەیبی مەلا ڕێز سڵاوی هەیە لە کۆتایی بەرنامەیە جەناب سەرهەنگ ئەڵێ خەیرڕاتەوەکەری بۆ بانگەکەن ئێمە قوربانە بم هەموو کەسێک بانگەکەین کە هونەرەکەی لە ئاستی هونەری میلیە بەتوو بۆ ئەم کەناڵە شیاو بێت کاک بەختیار قاسم سڵاو لە کاگزای زۆر خۆشەویست کاک بەختیار لێرە پێدراگەن و سوپاس بۆ هەموو کۆمنتەکانی ڕۆژانە چاو ماچەکەم یەک دنیا ڕێز و خۆشەویستی مێ جەنابەت هەمیشە پشتیوانین بە کۆمنتەکانە کاک سەرکە عومەر گوڵ دڵی نردووە چای ماچەکەم ئەکرەم هەورامی ئەڵە دەست خۆشکاک زاجیان دووبارە بە خراتی میوانەکانەکەم کاک عومەر و برا مۆزیکێش بەخێر بێن بم برن درەنگ فرێ بەنامەکەوتم
کاک جەناب سەرنگەڵە کاک جەزای وادایم خێرڵاتەوەکەری بام بکەن بە دڵنیایی بانگەکەین و لە خزمەت یابن من هیچم نەماوە لای خۆمەوە ئەوە نەبێت کە بە دیارەکەی کاک عومەر دیارە گۆرانیە گۆرانیە چییە خۆی وڵی گۆرانی زۆرە بەڵام من پێم خۆشە ئەم گۆرانیی لەسەر بڵین بۆ نمونە ئەم خوێنراوەیەم داناوە کاک جەزا لەسەر بڵێن پەندەکانە بڵێن خەج و سیامەند و بۆ نمونە ئەها ئەڵێ شیرین و فەرهاد و لەیلە و مەجنون و خۆی گۆرانەکە مامۆستاکەم بەڵێ مامۆستاکە مامۆستا سەید عەلی سەردەشتی و تۆتی ئەم ئاوازە بەس من هۆنراوەکەم زیاد کردووە یعنی بۆ نمونە هەموو داستانەکانم تێ کردووە یعنی بۆ نمونە خەج و سیامەند لەیل و مەجنون ئەوانە پێم خۆشە ئەوە بڵێم پێشکەش بە جۆگران و بینەرانی خۆشەویست ئەوەی بەڕێزی بکەم چاو ماجەکەم دیارە چەند کۆمنت هێماوە کاکۆشمەنی هونەرمەند هۆشمە سەرکەوتی لاو کاکتوانە قادر چای ماجەکەم کاکرەمەراوی کاک ئەحمەد خۆشناوەتی کاکەتوانە قادر ڕستاو لە مەجلیسا لای خۆمەوە سوپاسی بێپیانم بۆ کاکە بوران و کاکدابان و خاتوبانە کاک دابانی جێبەجەکار و مۆنتێر و هەموو باندوبۆکان کە لەسەر ئەوە سوپاسەکەم سوپاس بۆ کاکەی من کاکەی من جان سوپاسەکەم کامڕۆ کاتەوێن بەخشی سوپاس بۆ هونەرمەندی میلی گێرین وەرگەرمیانی کە ماندوو لەگەڵمانە سوپاسانەکەم لای خۆمەوە کۆتایی بە حەڵقەی ڕۆی بەرنامەی هونەرستانێنم لەگەڵ دیاریەکانی کاک عومەر بازو هەڵۆبە لە عاشق بوونت 100,000 تۆبە لە عاشق بوونت وەرە وەرە 100,000 تۆبە ئەی ئاخر چۆن دەبێت یاری سەوکاڵم جارێک لە جاران نەیای بۆ ماڵم یەکجار بپرسید حاڵ و ئەحواڵم ئەمن داستانی وەرە وەرە لاس و خەزاڵم بۆ خۆم داستانی وەرە وەرە لاس و خەزاڵەیە هەی لە دووری باڵایەت بێتاوتینم کۆتری بێلانایای پیرە ماگرونم شێوەڵ کەناکایای شێوی بێستونم بۆ خۆم داستانی لەیل و مەزنونم بۆ خۆم داستانی وەرە وەرە لەیل و مەزنونەیە لە دووری باڵایەت جیرۆ دەوبەندم کوژراوی لیمۆیە و دوولێوی قاندم عەقڵ و هۆش و بیر هەرچی لێستاندم ئەمن داستانی خەز و سیاماندم بۆ خۆم داستانی وەرە وەرە خەز و سیاماندەیەم لە دووری باڵایەت وا دەربەدارم ئەوە یەک ساڵایە لێت بێخەبارم دڵی وەک بەردێت بۆم نابێنەرم ئەمن داستانی قەر و گوڵەزارم ئەمن داستانی وەرە وەرە قەر و گوڵەزارەیە لە دووری باڵایەت ژیان پڕتەمەم وەک باپۆر غەرقی خەپەت و خەمەم زمانم لاڵە و گۆناکە دەمەم ئەمن داستانی دێوانە و شەمەم بۆ خۆم داستانی وەرە وەرە دێوانە و شەمەیە
جارێک تۆ ناکە یادم بەزەیت نایایە بە ڕەنگی زەردم ئەمەم داستانی شیرن و فەرهادم بۆ خۆم داستانی وەرە وەرە شیرن و فەرهادەیە لە دووری باڵایەت وەک دیوەڕووخەم لە دووری باڵایەت وەک دیوەڕووخەم دەورەیە داوێم پەژارە و گەشخەم دەورەیە داوێم دەژارە و گەشخەم ئەمن داستانی یوسف و زلێخەم بۆ خۆم داستانی وەرە وەرە یوسف و زلێخەیەم لە دووری باڵایەت چاوان دەژێڕم بۆ گەرمی بەرزێت ئەڵماس و زێڕم گشوەسفی تۆیایە هۆنراوە دێڕم ئەمن داستانی چیای ئەزمەڕم بۆ خۆم داستانی وەرە وەرە چیای ئەزمەڕەیە